دین نابێت تێکەڵاوی سیاست بکرێ. هەر کاتێک دین تێکەڵاوی سیاست کرا ئەو دینە ناشیرین ئەبیت. لێ مەگەڕێن دینتان ناشیرین بیت. بە بڕوای شارەزایان هەر کاتێک ئیسلام لە سیاسەت جیا کرایەوە خەڵکێکی ئەو کۆمەلگایە گیرۆدەی دایان قەیرانی دارایی و ئەخلاقی و کۆمەڵایەتی دەبێت وەک ئەوەی لە ئێستادا لە هەرێم دەگوزارێت. هەر لە کتابە سیاسەکانی ئیسلامەتیە فێرە هەندێک قسە بووینە کە باز لە مەوزوعی سیاست و ئەو زۆرەشتانە بکەن. مامۆسایەکی زانکۆ دەڵێت ئیسلام و سیاست دووشتی تەواوکەری یەکدین. چەندین زانای گەورەش هەن کتێبی تایبەتیان لە بارەی ئیسلام و سیاست و بەڕێوەبردنەوە نووسیوە. سیاست و ئیسلام دووشتی تەواوکاری یەکترین بەڕاستی ئەمە چاواشەکاری ئەوڕۆکات و بێ سیاسەتێکەوە ئیشی کاری هەموو خەڵکی لەسەر بەڕێوە دەبردرێ بەڵێ وڵا ئەو سیاسەتە شتێکە بەڵام ئیسلامەتی شتێکە خۆمە دینی نەزاڕەمان نیە تەنها بچین لە جێگایەکدا لە شکەوتێکیان لە شوێنێکدا تەنها عیبادەت بکەین و نەیەنە دەرێ. ئێمە مزگەوتمان هەیە، بازاڕیشمان هەیە، ئێمە وڵاتیشمان هەیە، دەوڵەتیشمان هەیە. ئیسلامەتی بە هەزاران ساڵ دەوڵەتەکان یەک لە دوای یەک ئەو بەنی ئومەیە بەنی عەباسیەکانە دەوڵەتەکانی ئەوانی تەواوکاری لە مێژووی تاریخی ئیسلامی داهاتینە هەر هەموو دەوڵەتیان بەڕێوە بردیە سیاسەتیان نەبووە، سیاسەتیان لە دەوڵەت جوایز کردیتەوە، لە دین جوایزیان کردیتەوە. ئەوانە شتێکی بەڕاستی قسەیەکی بەلاشە، بنەمایەکی پوچی هەیە، بەڵکو بگرە بەگراوندێکی سیاسی و شتێکی خراپی لە پشتەوەدا هەیە. بۆی قەنەعاتی کولیم وایە سیاسەتێکی بێ بەشێک بێ لە مەسائیلی ئیسلامەتی. مامۆسایەکی ئاینیش دەڵێت ئیسلام و سیاست وەک باڵندەیەک وان کە ناتوانن بەتەنها بەیەک باڵ بفڕێت. هەر کاتێکیش دین کە مەبەستمان پێی ئیسلامە لە دەوڵەت و سیاسەت دەرهێنرا ئەوە کۆمەلگاکە تووشی دەیان و سەدان قەیرانی جۆر بە جۆر دەکرێت. ئەوانەی کەوا سیاست و دین لێک جودا دەکەن و چێ بووینە کەمال ئەتاتورک بەلەعنەت بی گۆڕ بە گۆرچی کە عەلمانیەتی دامەزران لەوەی کۆتی دەبی سیاست و دەوڵەت لێک جودا بگرێتەوە. سەدام حوسێنی گۆڕ بە گۆڕ یعنی ئەو جۆرە دیکتاتۆرانە ئەوانەی کە بێدینن دەیانەوێت سیاست و دەوڵەت لێک جودا بکەنەوە بەرکو سیاست و دەوڵەت ئاوێتەی یەکترن وەکو تەیرێک چۆن ناتوانانی بە یەکبار بفرێتن بەو شێوەیە دین و سیاست دەبی بە یەکەوەبی هەر کاتێک لێ جوداکرانەوە ژیانی خەڵک هەمووی تێکەچی هەروەکو ئێستا خەڵک ژیانی تێکچوو. سیاسیەکان ئەگەر پێیان خۆشە قسە لە دین بکەن بەواز لە سیاست بین بابێن ببنە مەلا زۆر احتیاطیە، بەڵام ناکرێ ئەتوو ئەو سیاسەتەی بە ئارەزووی خۆ تەعامل لە دینی بکەی بتەوێ ئیستیغلالی دین بکەی. باسکردن و زیاکردنەوەی سیاست لە دین لە ئێستادا لە بەرژەوەندی دەسەڵاتە. خۆ ئەگەر سبەی پێچەوانەکەی لە بەرژەوەندی دەسەڵات بێت هەر بانگەشەکارانی ئێستای عەلمانیەت کە لە پۆشاکی مامۆستا و زانای ئاینیدان دوور نییە ئەو کات بێنە سەر شاشەکان و بڵێن ئێمە ئەو کات هەڵەمان کرد دین و سیاست دووشتی بەیەکەوە گرێدراون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.